برئيس أمير دعمي يا صناصج بغداد كوبا كراستا خود قال مدى از بحث من برئيس أمير قال لك سباس كوين قال مدى نشاليه يا صيفة بطيبة تجي حتى شرادا هين بين يانجي شروفا واتشيا كودفان هالبجارتنان داش داز و إنانا كرسيان ين كامل برانبري دنگين زيده البارتي غدر البارتي هاتي يكرن. نعم تحياتك سيدي العزيز سلاوتان لبيت برزم بو بينراني كنال برزكتان بدل هي و خلليك هي كم كورتك هي لدى بشكاري كورتكان لياساي هالبجاردن كيكساني ببي خواستي قال بدينا هنير چونکە زیاتر لە ملیۆنێک دەنگ هێنراوە بەڵام کەمترین ڕێژەی کورسی بەدەستهێناوە بەڵام ئەوانەی کەمترین دەنجیان بەدەستهێناوە زۆرترین کورسیان بەدەستهێناوە بێجگە لەوەش نەبوونی ئەو دادگەریە کە خواستی دەنگدەران لە بەرچاو بگرێت پێویستە مافی دەنگدەران پارێزراو بێت ئەوە مستحقاقی ئەوانەوە شایەنن بۆیە پێویستە یاسای هەڵبژاردنەکان لەسەر ئەو دابشکارێکی هەیە لە 1.7 سانتلیگۆ یاخۆت 0.2 پێداچوونەوەی پێدا بکرێت و دادگەر نەبووە لەو ئاستە بێت کە دەرخەری بەشداری هەڵبژاردن بێت ئەوانەی کە ملیۆن دەنگ و زیاتران هێناوە ئەوانشی کەمتر بەڵام یەکسانی نییە لە ڕووی بەدەستهێنانی کورسی ئەمە کەم و کورتیەکی زەقا بە ڕووی سیستەمی هەڵبژاردنەوە بۆ لە بەرژەوەندن دێ پارت بەرامبەر بە پارتی دیکە بۆیە ئەگەر بەو شوێت بەردەوام بێت خۆ دوورخستنەوەی ڕوودەدات لە پەرلەمانیش بەمان شێوە دەستپێکی جارێ ئەس بەحسا یاسا هەڵبژاردنە بکەم کو پارتی ژینوکە کارەر سەریەکی vەیەکێت کرد حکوومەتە داتیدا پەرلەمانی تایبەتیژی شەڕی سەر ڕاستکردنە یاسایە بکەم دیتنەوە بۆ هەمی ئالیەن سیاسی هەمی پارتان باشترین ئێدی ڕازڤەکردنا ئەvê یاسایە یاسا هەڵبژاردنان چ شێوازێکێک و مافێت چێ پارتا چێن بچیک بن چێ مازم بن نەیەتە خوارە یەکێک لەو شتانێک کە فێری بووین لە هەڵبژاردن ئەوە بوو کە یاسا هەڵبژاردنەکان دادگەر نەبوو واتە بە یەکسانی دابەش نەبوو واتە جۆرێک بە ناوی بنەی نەبوونی دادگەری لە دابشکاری کورسی ئەنجومەنی نوێنەران هەبوو تەنانەت بۆ پارت گەشەکردوەکانیش ئەوانەی تازە دەست بە بزاوتی سیاسی دەکەنەوە لە ڕووی کارجێری و بەڕێوەبردنەوە کەم و کورتی تێدا بۆ پێم وایە لە بەرژەوەندی هەمووانە بۆ ئەوەی جۆرە هێنانە هاتنە پێشەوەیەکی گشتی هەبێت بەشداری واتە هاوڵاتیان هەست بە بەرپرسیاری زیاتر بکەن بێنە پێشەوە یاسایەکی دادگەری هەڵبژاردن هەبێت لە دابشکردنی کورسەکان ناکرێت ئەوەی کە ملیۆنان دەنجی هەیە یان ملیۆن دەنجی هەیە بەڵام یەکسان بێت لەوەی لەگەڵ ئەوەی کە زۆر کەمتر دەنجی بەدەستهێناوە گەچی کورسی زیاتر بەدەست بێنێت واتە دەبێت لە هەڵبژاردنەکانیش یاساکە نەگۆڕ بێت نەک هەڵبژاردنەوە بگۆڕێت لە هەموو خولێکی هەڵبژاردن دەبینین یاسایەک هەیە کە بەپێی بەرژەوەندی پارتەکاندا دەڕێژدرێت بۆ ئەوەی بزانن پارتەکانی چەندیان بەردەکەوێت بۆیە دەبێت دادگەری هەڵبژاردن لە هەموو خولێک لە هەمان یاسا دووبارە بێت گەل وەیەکیشدا کو حتا دەمێ بانگەشەیە بەری وێژی پارتی داخواست شوەیەکێ کرد بۆکو ئێدی فرەبازنەی ji بووی هەڵبژاردنên vê carê nehête peyravkirin yek bazineyê bit. Cidahiya yek bazineyê firebazineyê dehatî da dê senga hêza aliyên siyasî bi taybetî jî bû wergirtina hukmraniyê el Iraqê berevkî ve bit bû berjewendiya bi taybetî jî welatiyên Iraqê xweş aliyê yasayî ve. ئێستا یەک بازنەی گشتیە بەڵام جۆر دابشکارەکەی نادەتگەری تێدایە کە ئەو کێسا لە عێراقی دەگوزارێت ئەو دابشکار و دابشکردنە یەکسانی لەناو پارتەکان ناکات ئمڕۆ پارتی ملیۆن دەنجی بەدەستهێناوە بەڵام بۆ ئەو دابشکارێکە هەیە ناتوانێت ئەو کورسیانە بەدەست بێنێت کە شایەنێتی بەڵام لە بەرامبەردا دەبینین کە زۆر کەمتر دەنجیان بەدەستهێناوە لایەنی زۆر هەن بەڵام کورسەکانیان زیاترن بۆیە پێم وایە بەرژەوەندی گشتی لەوەیە کە هەموارێکی ڕاستەقینە ڕووبدات بارستایی بەشداری هەڵبژاردن لە بەرچاو بگرێت نەک بەرژەوەندی حەزبەکان ملیۆن دەنگ دەبێت کاریگەری هەبێت
بەڵام نەیتوانی ئەو دەنگانە بەدەستبێنێت لە پەرلەمان کەواتە بۆیە پێویستە هەموارکردنەوە هەبێت خزمەت هەمووان بکە نەک تەنیا حەزبێک یان لەسەر بەرژەوەندی حزبەکانی دیکە بۆ هەموارکردنی هینوەکە یاساناس تایبەتیژی پێشنیارێن وە چنە بۆ نمونە ئالیên سیاسی پێک و کارل سەر چ خاڵێکێ بکەن ji bo ku guharîn têda çêbin mebesta min ew nîne bitinê partiyê qazanj bike belkî hemî aliyek qazanj biket wê hemwara yasa taybetî jî hilbijartina da. لە دەستپێکدا کاتێ بۆ ئەمڕۆ پارتی ملیۆن دەنجی ژاتی بەدەستهێناوە بەڵام کەمترین کورسی هەیە ئەمە ئاستی ملیۆن دەنگ نییە بۆ نمونە بە پارتی دێنمەوە چونکە ئەو زۆرترین دەنجی بەدەستهێناوە لەسەر ئاستی هەموو پارتەکان بۆیەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە کەم و کورتی لە ڕژێم و سیستەمی هەڵبژاردن هەیە بۆیە دەبێت نوێنەرایەتیش ڕاستەقینە نوێنەرایەتی بەرجەستەی بەشداری دەنگدەران بکەن هەر پارتێک بێت پێویستە نوێنەرایەتی ڕاستەقین لە بەرچاو بگرێت بەو دەنگانەی کە بەدەستێنراون لەلایەن پارتێکیان کەسێکی دیاریکراوەوە نەک دابشکاریە لەسەر خواستی هەندێک حەزب بێت یان خواستی سیاسی ئەجەندا سیاسی بێتەوە هەیە بەو شێوەیە لەلایەن پارتی دیاریکراوە نەخشەکاری بۆ کراوە بۆیە دەبێت یاسا بەرجەستەی خواست و ویستی هاونیشتیمانیان و دەنگدەران بێت چ ئەوەی کە پارت بەدەستی بێنێت یاخۆت لیست یانی شتاک ئێستا جۆرە خۆ بەدوورگرتنەوەیەک هەیە دەبینین لیستەکان پارتەکان بە ملیۆن دەنجێکیش ناتوانن لە بەرامبەرەکانیان کە کەمتریش دەنجیان بەدەستێنانەوە هەمان ڕێژەی کورسی بەدەست بێنن ئەمە کەم و کورتێکی ڕوون و زەقی هەڵبژاردنە دەبێت ئیرادە و خواستی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت نەک دابشکاری بکرێت بەهۆی خواست و بەرژەوەندی حزب سادلیگۆ لەسەر بەرژەوەندی حزبەکان دابشکاری بۆ کراوە نەک لە بەرژەوەندی دەنگدەرە عراقیەکان بۆیە ئێمە بینیمان کە بەشدارێکی وەها نەبوو بەرچاو بێت و خواستێک هەبوو بۆ چوونێک هەبوو بۆ بەشداری نەکردن و ڕخنەگرتن لەو یاسایی کە نوێنەرایەتی و بەردەستەی خواستی هاوڵاتیان ناکات بەڵکو ژێر کاریگەری و پارتانە بووە کە کاریگەریان زیاترە ئەڤەت هەلبژارتنان دا دیار بیانێ غەدر کوردان و تایبەتیژی پارتی هاتیەکردن vê سیستەمێک و هەلبژارتنر سەر هاتیە ئەنجامدان و پێی یاساک و هەلبژارتنر سەر پڕێڤەتچووی دیتنەوە پشتی هەلبژارتنان و پێکینانە حکوومەتە داهاتی یا عێراقێ هەمان ئەوەی دێ تەعاملت گەل کورد و پارتیانێ تەکردن مەبەستا من ڕوویە غەدر لێکردنێڤە و نەدانە مافێوانە ژالیە یاساییڤە یانجی هیڤیەک هەیە عەقلیەت بێتە گوهارتن بەدڵنیاییەوە نابێت نەخێر پارتی بارستایی و قورسایی هەیە پارتێکی بەردەستەی ناوازەیە دەنگدەرە عراقیەکان دەنجیان پێداوە لە کوردستان ملیۆن دەنجیان پێداوە ئەو بارستاییە ئەو قورساییە سیاسیە کاریگەری دەبێت ئەگەر کورچەکانیش لە چوارچێوەی ئەو یاسا هەڵبژاردنە نادادگەرەش کەم بن بەڵام دەنگەکانیان زوڵاڵن و دەبیسترێن و کاریگەری دەبێت لەسەر پەیکەری داڕشتنی بڕارەکانی پەرلەمان وێ ڕایەوەش خواستی گەلیشی لەگەڵا ملیۆن دەنگ لە بەرامبەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و کۆمەڵگەی عراقی ناکرێت پشتگوێ بخرێت و بەهێزترین دەبێت گەلک سپاس بەڕێز ئەمیر دەمی یاساناس ژبەخ دەهین پاکە ڕاستە خودت گەلمەدەبوو سپاس بووە